لروجي قيامت الله جوك قصبك كوها جاسوسي كراو جوت قردو مال خلقت كاور كرد دي زمانك ورا قصة ليوك قصبك شاوك قصبك كوها شايتين حق دال فلان شونا كمالي فلان كسد كاول كرد او جانا هموي دي تقصى كردن انجا ام كسك الرخنا اقري لي باشا لما شهدتم علينا يا باشا بو مال مكاولكن خوتاني شستينو من اجمال كاولكن اواني شالين انطقنا الله الذي انطق كل شيء خواي قورا قصي بيمان كرد او زماني دايتو او دسي دايتو او تشاوي دايتو نتواني لدنيا بكاري بيني فرودقارش لقرآن افرمي حتى اذا ما جاءوها شهد عليهم سمعهم وابصارهم وجلودهم بما كانوا يعملون سبحان الله يعني سيكا ام انسان لدنيا ام بيستي لخور باراستو كريمي لي داوا حزينه كردو بچته برخور بم چاوە نەزەری لە ژن و ناموسی خەڵک کردووە حەزی کردووە جوان ببینێ فلیمی خراپ ببینێ شتی دوور لە ڕەوشت و ئەخلاق ببینێ دوور لە ڕووی جەنابتان بەم دەسانە خەڵکی کوشتووە ماڵی خەڵکی کاول کردووە ڕیبای خواردووە پارەی ژماردووە نە ئەم پێستە پێیزانیوە نە ئەم چاوە پێیزانیوە نە ئەم گوێیە گوێی لە گۆرانی و شتی خراپ و ئیلحاد و هەموو ئەو شتانی کەوەها مەسموعات و بینراوە ئەو ئینسانە بەبێ ئەوەی بیر لە خۆی بکاتەوە خوای پەروەردگار فەرمی هەتا ئەگەنە بەردەمی ئەوێ کە کاتێک یعنی ئینکار ئەکەن ئەڵێن ئێمە کە ئاگری دۆزەخە بینن هەم سادەس ئەکەنەوە هەمان ئەوەی کە لە دنیا کردویانە حتى إذا ما جاءوها شهد عليهم سمعهم گوێچکیان دێتە قسە باشە چاویان دێتە قسە ئەو پێستەیە دەسەکاتە قسەکردن بما كانوا يعملون بەوەی کەوەها لە دنیا کردویانە لەم سەرزەوی ڕۆشنەی کە ڕۆژانە ئەم شتانە ئەکەن طبعا ئەم کەسە ئەم نەفسە خوای گەورە بمان پارێزێ بزان نەفس چۆنە ئەم هەموو شتە ئەکا لە پێناو لەزەتێکی کەمی دنیایی لەوێ وقالوا لجلودهم لما شهدتم علينا بم چاو بم جو بم دەسە ئەم نەفسە دێتە قسەڵێ باشە لما شهدتم علينا ئێ باشە بۆ شایەتی ئەدەن قەیناکە من لەبەر ئێوە ئەم شتانم کرد من لەبەر ئەوەی تۆ خۆش گوزەراندی ئەمەم کرد لما شهدتم علينا بۆچی شایەتی ئەدەی بۆچی ماڵ خۆت کاول ئەەکەی ئەی پێستەکە بۆ دێیتە قسە ئەی گوێکە بۆ قسە ئەەکەی ئەی چاوەکە بۆ قسە ئەەکەی خۆ من لەبەر لەزەتی تۆ ئەمەم کرد لە دنیا ئەوانیش دەڵێن چی قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء وهو خلقكم أول مرة وإليه ترجعون سبحان الله خوش إستان بزاننا أم ده مچاوي كإسم نبينن أما جوية أما تشاو أو بروية أو زماني كقصي بيكم إيوه البو جوية أي بيستنو ليك يدن ولا ميشكي خوتانا كومال قصي أنيرن بور رخنا قردن كومال قصي أنيرن بخوا مهمة كومال قصي علي والله أوي بوتا باشتر بو أو كمبيوتر الضخمة أو داتا عجيبانة كوها لدمي منه ودرتشي وتو جوي لي أجري والله خواي پروردگار أيتواني يك جوت بو دروس قال لنا راسي تشاوتو كسي جنيه تواني رخنا بقري استاكبو شي تو گاڵتە بە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ئەەکەی لە کاتێکا بنمونە خوای گەورە وا دروستی کرۆ سەری بچووکە کە دەیت و ڕابێڵی سەر بچووک کە سەری گەورێ پێڵی سەر گەورە چۆن خوای گەورە ئەم دەم و چاوە ئەم عەقڵەی دایەت و ئەگەر گوێیەکانی مامناوەند بێ چاوەکانی قەوی بێ برۆکانی پان بێ لێوی جوان بێ بەم مواسەفاتانە تۆ بە خەڵکەڵی جوان خوای گەورە و عەقڵەی دایەت و خوای گەورە ئەو دیزاینەی دروست کرد خوای گەورە ئەو شێوەی دروست کرد ئەم زمانە لە ناو دەمی منابێ خۆ خوای پەروەردگاری توانی ئیسە باشە من ئەلێرەوە نانەخۆم هەتا ئەگاتە مەعیدەم چەنی ڕێ خوای پەروەردگاری توانی هەر لێرە یا بۆایە دەمم ئەلێرەوە نانەکەم تێ کرد و هیچ پێویستیش بەوە ناکرد بیجام و بیخەمە خوارەوە ئەو کاتە ئێستاکە ڕەنگە بڵێ لە ڕووی عیلمیەوە مامۆستا ئاخە عیلم ئەڵێ وەڵڵاهی ئەوە ئەگەر لەویان نەبێ و نەیجاویت و بۆ مەعیدە خراپە و یەکسەر بیخەیتە خوارەوە ئەو کاتە ئەیتوانی یەکتر شەڵۆکێ دروستکە چۆن ئیسە فڕێداتنا ئەو کاتە یەکسەری کردە تێزا بوو هەمووی حەلە کرد ئەو خوایی کە ئەم دیزاینەی دروست کردووە لە ڕۆژی قیامەت ئەڵێ گوێکە قسە بکە کەوەها جاسوسی کرا و گوێت گرد و ماڵ خەڵکت کاور کرد دەی زمانەکە وەرە قسە لێوەکە قسە بکە چاوەکە قسە بکە کەوەها شایەتی نەحەقدا لە فڵانە شوێنە کە ماڵی فڵان کەست کاول کرد ئەو گیانە هەمووی دێتە قسەکردن اینجا ئەم کەسە کە ڕەخنا ئەگرێ ئەڵێ باشە لیمە شەهیدتم عەلەینا یێ باشە بۆ ماڵم کاولەکەن خۆتانیشە سوتێن و منیش ماڵ کاولەکەن ئەوانیش ئەڵێن ئەنطقنا الله الذي أنطق كل شيء خوای گەورە قسەی
قسەی پێمان کرد کە ئەو زمانەی دایەت و ئەو دەسەی دایەت و ئەو چاوەی دایەت و نەتوانی لە دنیا بەکاری بێنی. بۆیە خۆشەویستان زۆر گرنگە هەر کەسێ لە ئێمە وا نەزانێت لە بەخشی خوای پەروەردگار دەرەچێت. دەمەنە ئەم هەڕەشانە بۆ بێباوەڕانە کە ئێمە ئێستا لە موقفا دانیشتووینە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ، ئاگامان لە عاقبەتی خۆمان بێ. ئەم شتانی کە ئێستا ئەگوزەرێ ئاگات لێبێ ڕۆژێ دێ، ئەم شتانی کە ئێستا خەڵکی پۆزی پێوە لێدا ئەبن بە شاهید بەسەر ئەوانەوە کەوەها تاوانیان پێوە کردووە. جا خوای پەروەردگار لە ئیماندارانمان بژێڕێ، خوای پەروەردگار لە چاکەکارانمان بجێڕێ.